ئێوارەتان باش بینەرانی یازیزی پێشەنگ TV. خۆشحاڵم من بنار مستەفا بۆ چوارشەمەیەکی تر دێمە وڵاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ TV. ئازیزان بەرنامەکانی ئەمڕۆمان تایبەتە بە هەڵسەنگاندنی یەکی ئایاری 2023 و جیاوازی لەگەڵ یەکی ئایاری ساڵانی ڕابردوو ئەو کار و چالاکیانی کە لە سەرتاسەری جیهان و کوردستاندا ئەنجامدران و هەروەها تاوتۆکردن لەسەر هەندێک بابەت بۆ نمونەیەکێک دو بابەتانی کە هاتە پێشەوە هەڵاوەردنی جنسی بوو. هەروەها سەبارەت بە کەیسی دەستگیرکردنی عەلی مەحموود و 13 ساڵ بەسەر تێپەڕبوونی 13 ساڵ بەسەر تیرۆری سەردەشت عوسماندا لێدوانێکی کورد لە سەرنووسەری بڵاوکراوی بۆ پێشەوە وەردەگرین. ئێوەش دەتوانن با پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشدار بن لەگەڵمانەوە ئەو پرسیاران و سەرنج و کۆمنتانی ئێوە دایدەنێن من ئاراستەی میوانانی بەرنامەکەی دەدەم. لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. باڵێ بینەرانی ئازیز لە هەڵسەنگاندنمان بۆ یەکی ئایاری ئەم ساڵ یەکەم چاوپێکەوتنمان لەگەڵ سەوسن سەلیم هەڵسوڕای بجوتنەوە یەکسانی خوازی ژنان و پیاوان و لا گروپی ژنان و پیاوان یەکسانی خواز لەگەڵمان دەبێت. سەوسن سەلیم یاوارت باش و سپاس بۆ بەشداریت لە بەرنامەکانی ئەم شەی پێشەنگ TVدا. ئێوارەت باش و سپاس بۆ ئێوەش و بۆم فرسەتە. لە بۆ دەست پێ بکەم کە ئێوە یەکی ئایاری ئەم ساڵ 2023 بە گشتی چۆن دەبینن؟ بەڵێ سەرەتا پێم خۆشە چەنە یەکی ئایار تێپەڕی، بەڵام پیرۆزباییەکی ئایار لە هەموو کرێکاران و کرێکارانی کوردستان بکەم، بە تایبەتیەوەی لە کوردستان ڕوویا مای دڵخۆشیە بۆیە پیرۆزبایی خۆم لێرەوە ئاڕاستیانەکەم بۆ هەموو کرێکارانی کوردستان و لە زومنیا ژنانیش. تایبەتێکی ئەم ساڵ ئەتوانم ئاوا بڵێم نمایشێکی چینایەتی بوو، حزوری کرێکار بوو وەک چین، وەک تەبەقە و بۆن و بەرامە و نەسیمی شۆڕش بوو. ئەوە قسەی هەر من نییە، لە حتا لە میدیاکانی شەوتراوە. بەرحاڵ ئەگەر زیاتر لەسەر ئەم بابەتە بڕۆم، ئەبینی لەسەر تاسەری دنیا لە ئەوروپاوە تا ئەگاتە ڕۆژهەڵاتی ناوەڕات تا ئەگاتە ئاسیا کرێکاران حزوریان هەبوو بە شێوازی جۆرا و جۆر نمایشی کرێکاران ئێعترازی خۆیان پیشان بەرامبەر بە نیزامی سەرمایەداری بە زوڵم و ستەمێک کە دەرحەق بە کرێکاران دەکرێت بە نەعەدالەتێک کە لە دنیاە هەیە. بۆ نمونە ئەوەی کە لە بەریتانیا ڕوویاکە من خۆم لەگەڵیان نابووم، لە ناو ڕێپێوانەکە بووم، شتێکی بێوێ نەبوو بەڕاستی ئەگەم مقارنەکەی بە ساڵەکانی پێشوو، نە حزوری کرێکاری ئەوە نەزۆر بوو، نە خەڵکەکەشی ئەوە نەزۆر بوو، بەڵام ئەبینی لە هەموو ڕشتەکانەوە لە بەشی تەندروستی، لە بەشی خوێندن و فێرکردن، لە بەشی ڕێگاوبان کرێکاران مەوجود بوون، یەکێتیە کرێکاریەکان مەوجود بوون بە شیعاری خۆیانەوانێ، بە دژی نەعەدالەتێکە هەیە، بە دژی بەرزبوونەوەی نرخی کاڵاکان بۆ زیاکردنی کرێ و حەقدەست، بە دژی جەنگ، بە دژی تۆموتیژی کە ئەکرێ بە ناوی جۆرا و جۆرەوانەیە. خەڵکێکی زۆری بوو. دوای ئەو بێجگەل لە کرێکارانی بەریتانیا کە ئێمەش خۆمان بە بەشێک لەو جەبهەیە ئەزانین، کۆمیونیتیەکان، خەڵکانی جۆرا و جۆری وڵاتانی تر مەوجود بوون کە ئێترازیان هەبوو بە سیستەمی ئەو وڵاتانی کە لێوی هاتبوون، وەکو خەڵکانی مەسەلەن خەڵکێکی زۆر کە خەڵکی ئێران بوون بۆ هاوپشتی لە ڕاپەڕینی خەڵکی ئێران و بۆ وەستانەوە بەجددی نظامێکی کۆنەپەرستی ئیسلامی مەوجود بوون. ئەمە ئەوە بوو. بەڵام اینجا ئەمە ئەبینی لە وڵاتێک وەک فەڕەنسا زیاد لە 3 ملیۆن چوو بە سەرجادە بە دژی شەڕ، بە دژی حەقدەست، بە دژی زیاکردنی
تەمەنی تەقاودی ئەمانە حتا وای لێ هاتۆ گەیشتە کاری ینی دەسەویە خەبوون لە بینی دەسەڵات و کرێکاران و خەڵکەکەیە. ئەمانە شتی بەرچاوبوون بینیمان کە ئەوە ئەگەێنێ کە ئیتر خەڵک کرێکار و وەک چین ئەم ستەمە ئەم نابەرابەریە ئیتر قبول نییە. چ بە کوردستانێکی ژەکە لە جوغرافیەکی ئاوا بچووکە سەیرەکەی ئەم ساڵ بەڕاستی جۆرێک لە ئامادەیی کرێکاران و خەڵکمان بینی کە بێوێ نەبوو، یعنی لە بازیانەوە تاگاتە سلێمانی کە تاگەتە هەولێر تاگاتە کرد تاگاتە شوێنەکانی تر زۆر تاکەم نمایشی جۆرا و جۆر هەبوو. کرێکاران خۆیان یادی ئەم ڕۆژیان کردو بە پلاتیفۆرمی خۆیانەوانێ بە قسە و باسی خۆیانەوانێ بە بەرنامەی خۆیانەوە ئەوە سەرنجی هەموو میدیاکانیان ڕاکێشا بوو کە ئەمە شتێکی نوێیە. ئەوە ئەسلمێنێ کە کۆمەڵگەی کوردستان ئیتر هەر کۆمەڵگەیەکی عشایری نییە. کۆمەڵگەی کوردستان کۆمەڵگایەکی چینایەتیە، چینی کرێکار مەوجودە، خەڵکانێک کە زوڵمیان لێ ئەچێ مەوجودن، یعنی تەسویرێکی تازەیە کە ئیتر ئەم وەزعیەتە ئاوا نایخۆیانی مەسەلەن 30 ساڵە خەڵک ئەناڵێنێ بە نەبوونی بێدەرەتانی بە گەندەڵیەوانێ وجودی کرێکاران خۆیان لە ڕشتە جۆرا و جۆرەکان و بیناسازی لە بەشەکانی ترەوانێ ژینگە پارێزی ئەمانە ئەوەی پیشان ناکە اینجا حزوریان بۆ زیادکردنی حەقدەست بە دژی بێکاری بۆ احتیمامان بە دژی تەمان دەسەڵات و کۆمپانیا چڵێسەکان کە هەر تێر ناخۆن بە دژی ئەوەی کە سەلامەتی شوێنی کار کە ژیانی چەندین کرێکاری بردووە لە ماوەی ساڵ و چەند مانگی ڕابردووە. ئەمانە نمایشێکی بێوێنە بوون، بەرچاو بوون، جێگەی دەستخۆشیە، جێگەی ئەوەیە. ئەو معنای ئەوەیە کە ئیتر کرێکارانیش لە کوردستان خەریکن جەبهەی خۆیان، هێزی خۆیان ڕێک ئەخەن، مەتاڵیبی خۆیان بە بەرنامەی خۆیانەوانێەوە دەیانەوێ ئەوە بڵێن کە ئەم نابەرابەریە، ئەم نائەدالەتیە، ئەمەی کە کرێکاران شەو ڕۆژ یعنی مەسەلەن چەند ئەم هەموو سەعاتە کار ئەکە ئەوەی دەستیەکوێت تەنها ژیانێکی مەمرۆمەژیە، تەنها ئەوەیە سکی خۆی تێرەکە، ئەگینا هیچ ئیمتیازاتێکی ترین یەکەچی لەو لاشۆ سەیرەکەی سەرمایەداران ئیمکاناتی زۆر لە دەستیانە خڕەبێتەوانێ، مەسەلەن کۆمپانیاکانی هەتا بێ فراوانترە بێ گەورەترە بێ، بەڵام لەو لاشۆ خەڵکی کرێکار و خەڵکی زەحمەتکەش هەتا بێ ژیانی بەرەو خراپتر ئەڕوا جاکە ڕوبەڕووی هەر کێشەیەکی ژە بێتەوە یا دەرەکرێ لە کارەکەی یا بیمەی بێکاری بۆ نابڕێتەوانێ یا حتا بەرخوردی توموتیژیان بەرامبەرەکرێ. ئەمانە ئەو خاصیەتە تازەیە بوو کە بینیمان و ئەمە ئەو ئەگەێنێ کە خەریکە دەورانێکی تازە دەست پێ ئەکا نەتیجەی ئەو قەیرانە ئابووری و سیاسی کە دنیای تەنیوە، کە دنیای گرتوۆتەوانێ و کوردستانیش بەشێکە لەوە کە خەڵک دژی جەنگە، خەڵک دژی ئەوەیە کە کرێ لە شوێنی خۆی وەستاوە، دژی ئەوەیە کە کاڵاکان هەتا بڵێن نرخەکانیان بەرەوسەرەوە ئەڕوا، بێکاری هەتا بێ ڕوو لە زیادبوونە لەو کاتش لەو لاشەوە سەرمایەکی زۆر لە دەستی سەرمایەدارانە کەڵەکە ئەبێ و یاری بە مەسیر و چارەنووسی وڵاتەکانەکەن. ئەمە ئەوە بوو کە من خۆم بینیمە و لەگەڵیا ژیاوم ئەم چەند ڕۆژەی دوایی. بەڵێ بابەتێک کە زۆر جێی سەرنجی منە و ئەمەوێت لێرەدا ئاماژەی پێ بدەم، ئەویش دەستنیشانکردنی هەندێک لەو هەڵاوەردن و دیاردە جیاوازانەیە کە لەسەر سەراسەری جیهاندا لە سای سەرمایەداریدا بەدی دەکرێت، لەبەر ئەوەی کە ئێوە هەڵسوڕاوێکی ناسرایی بزوتنەوە یەکسانی خوازی ژنان و پیاوانن، پێم خۆشە و پسەر ئاراسی ئێوە بکەم کە هۆی چییە لە یەکی ئایارەکانیشدا هەر وەک چۆن لە 8 مارسدا ئاماژە بە یەکسانی نێوان ژنوێن و پیاوان دەکرێت، بەوەی کە لە پێشکەوتوترین وڵاتەکانیشدا ئاماژە بەوە دەکرێت کە
بۆ نمونە ئەو حەق دەستەی کە ژنانی کرێکار وەری دەگرن وەکو ئەوە نیە کە پیاوان وەری دەگرن ڕەنگە لەبەر ئەوەی کە ژنە موچەکەی کەمتر نەبێ بەڵام سەرنجام ئەمەی لێ ئەکەوێتەوە دەوتر کە ئێورۆیەک یان دۆلارێکی پیاوان یەکسانە بە 80 سنتی ژنان و ئەمەیەکێک بلو بابەتانی کە زۆر باس ئەکرا. ئەمێ بزانم کە بۆچی لە دنیای ئەمڕۆدا لە نێوان کرێکارانیشدا کە لە سەرتاسەری جیهاندا ئەم جۆرە لە هەڵاوەردنە ڕاگەزێشبوونی هەیە. دەزانی چی کۆمەلگای سەردەماداری خۆی ئەساسەکەی لەسەر ئەساسی هەڵاواردن بینا بووە، یعنی ڕاگررتنی هەڵاواردنی جنس ژنان و پیاوان، هەڵاواردنی دینی، هەڵاواردنی قەومی، هەڵاواردنی کرێکاری هاتوو، کرێکاری خۆماڵی، هەڵاوار خۆی ئەم نظامە وایە و هەموو هەدەفەکەشیەوەیە خەڵکەکە لە بەرامبەر یەکان ڕاگرێت، پیاوان لە بەرامبەر ژنانە، چوزانم کرێکارانی دەرەوە لە بەرامبەر حتا لەم بەریتانیا باز لەوە کرا کە بەشێ لەوەی کە کارنیە لە بەرەوەی کرێکار لە دەرەوە ئەهێنن. لە کوردستان ئەوە زۆر بە ئاشکرا ئەو بابەتە ئەبینرێ کە هۆی نەبوونی کار کرێکارانی دەرەوەیە کە ئەیان هێنن و ئەیان خەنە منافەسەوە لە بەرامبەر کرێکارانی وڵاتەکە خۆی، خەڵکی وڵاتەکە خۆی. ئەمە ئەساس و بنەما و بە بلای دنیای سەرمایەداریە، هەر ئاوایە و ئەوەشی کەوە ئەکا کە ئێمە دائیمە هەمیشە دەمی ڕخنەکانمان لە دنیای سەرمایەداری بۆ کە ژنانی بەو شوێنەگەیانوە. دنیای سەرمایەداری یەک لەسەر ئەساسیاڵە دووش سیستەمی پیاوسالاری ئەباتە پێشەوانیە، یعنی ئەم دیاردەی پیاوسالاری و باڵادەستی پیاو بەسەر ژیان و کەرامەتی ژنانەوە لە هەموو شوێنێکە ئەبێ و هەستی پێکرێ. اینجاوەرە لە وڵاتێکی وەکو وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستان و ئێران کە دین و شەریعەت باڵا دەستە تەمان وەزعەکە زۆر خراپتر ئەکەوێتەوانەیە و فەرقەکە و با بڵێن ئەو بۆشاییە ئەو گاپە زۆر گەورەترە لەو شوێنانە تا ئەگاتە وڵاتانی ئەوروپا. و مەوزوعی حەقدەستی یەکسان ئەمە شتێکنی ئەمڕۆ هەموو کاتێک چ لە 8 مارسا طبعاً بۆ ژنان و پیاوان چ لەیەکی ئایارە بەرز کراوەوە بە ئاشکرا، یعنی ئێمە کە لە ڕێپێوانی لەندەن بووین یەکێ لە مەتاڵیبەکان ئەوە بوو و لەسەر تاسەری دنیاە ئەمە یەکێکە لە ئەو مەتاڵیبانەی هەیە و بەڵام ئەوە بۆ خۆی کاریگەری خراپی داناوە ئەگەر ڕاست بێ، ینی مەسەلەن ئەم مەسەلەی هەڵاواردنە کاریگەری خراپی دەرکێشە دروستەکە، ڕیزەکان لە یەکدا ئەبڕێنێ و خراپ ئەکەوێتەوە بەسەر خەبات و یەکگرتووی چینی کرێکارە. بەڵام ئەوە دەوری ئەوە کرێکارانن خۆیانن کە ئەبێ ئەم ڕاستیەتە بگەن، ئەوە چینی کرێکارە کە بێ ئەم ڕاستیەتێ بگا و ئەبێ بزانێ چۆن ڕوبەڕووی ئەمە یعنی کێشەی ئەو کرێکارانی هاتوو نییە، کێشەی ئەو ژنان نییە، کێشەی ئەو سیستەمە، کێشەی ئەو دەسەڵاتێکە کە ئەم فەزای خۆڵخانەوە، دەسەڵاتێکە کە لەسەر ئەساسی هەڵاواردن کۆمەلگاکە ئەبا بەڕێوانەیە و کرێکاران ئەبێ ئەم ڕاستیە بزانن و ئەبێ هێزی خۆیانی خەن هاوی پەیمانی یەکتر بکەن و نەهێڵن ئەو نەو عەشتانە سەنگینی دانێ لەسەر خەبات و بزوتنەوەیەکانە. چکە ئەگەر مەسەلەن ئەگەر هەر ئاوا سەیری کەین، ئەگەر سەیری کەسێ بکەی پرۆفیسۆرە، یعنی ئەبێ کەسێک پرۆفیسۆرە و کارەکە لە جامیعە ئەبێ کارەکەی ئەو بۆ زۆرتر بێ مهمتر بێ لە کەسێک کە کاری ژینگە پارێزیەکات. کەسێک ئاڵتون دەرەهێنێ بۆ ئەبێ زۆرتر وەرگێت لە کەسێک کە توزانم خۆڵ ڕێژیەکات. خۆ ئەوە هەردووکی کاری کۆمەلگەیە، هەردووکە بخۆ ئەو کابرای کە ئاڵتونیش دەرێنێ خۆ ئاڵتونی نانێ، هەر لە ئەخیرا مەگەر تۆسی حەقدەستەکەی زیاتر بێ ئەگینە ئەویش هەر کرێکارە، ئەویش هەر کرێکارە و مەسلحەتی ئەو لەگەڵ کرێکارەکەیە کە خۆڵ ئەڕێژەیە کە چوزانم لە کارگەی ئاسن ئیشەکە، کە چوزان لە کارگەی سیارە ئیشەکات، مەسلحەتەکانی یەک شتە، ئەوان یەک مەسلحەتیان هەیە، بەڵام ئەوەی کە یەک ئەمان لە یەک ئەکا و ریزبەندی ئەکا و سەر و خواریان ئەکا ئەوە سەرمایەدارە، چۆ قانزاج لەوە ئەبینێ و ئەیانکا بەگشت یەکە و ئەمە لە تاریخا ڕوویاوە هەیە هەبووە. حتا مەسەن ئایسا لە کوردستانە ئێمە یا لە عێراقا هێشتا کرێکارانی نەوت ناجوڵێنەوە وەک پێویست، نەجوڵاو نەتەوانێ،
بەدەر لەوەی کە چاوێکی زۆریان لەسەرا، بەدەر لەوەی کە دەسەڵات حسابی تایبەت لەسەر پاڵاوتەی نەوت و شوێنەکانی نەوتەکە، کارگەی نەوتەکات، بەڵام لە عینی کاتیشە هەنی ئیمتیازەیە بۆوان بۆ ئەوەی یعنی دەنگ و ڕنگ و بزوتنان بخینکێنێ و واشیان لێکە هەر کاتێ تۆ خراپ جوڵایتەوە من دەرتەکەم و ئیشیش دەست ناکەوێت لە هیچ شوێنێکی تر. یعنی ئەمانە هەمووی لەم لاوە هەڵاواردنە لەو لاشەوە سەرکوتە کە هەم کە چینی کرێکار بێدەنگەکە، کە چینی کرێکار لە بەرامبەر هاوڕێکانیان چوزانم لە بەرامبەر چینەکەی خۆیان ڕائەوەستێنێ. بەڵام ئەوە بۆ کرێکاران و چینی کرا بەشی هوشیاری کە ئەم ڕاستیانە تێبگاوە هەوڵ بە ئەم هێزە یەکخە. بینەوە سەر مەسەلەی ژنان، طبعا ژنان وایە وەکوتم بەشێکی ئەوەیە کە هەڵاواردنە، بەشێکیشی ئەوەیە کە پیاوسالاری دەوری خۆی ئەبینێەوە ژنان هەمیشە کە لەمەجە بواری کاران دەستیان کەمتر، حتا ئیمتیازاتی تریان کەمترە. مەسەلەن یەکێ لەو شتانی کە پێ ئەناڵێنن بەشێ لە پارەکان ئەڕا بۆ داینگا بۆ شوێنی مناڵ پەر بەخەوکردن و چونکە ئەو دایکی کە مناڵی هەبێ بەڕاستی خۆ ناتوانێ یعنی بێ ئەبێ شوێنیش بۆ مناڵەکەی دابین کە یعنی ئەمە بۆ خۆی یعنی چیە مێنێتەوە. زۆر جار ژنان ئیجبارە بن بۆی واز لە کار بێنن چونکە ئیمکاناتەکان ئەوە نییە کە بتوانن پارەی شوێنی داینگە و شوێنی شیرگە و شوێنی مناڵەکانیان بن. بۆیە زۆر جار سەیرەکەی کارگەکان ئیمتیاز یعنی پیاو قبوڵەکەن، ژن قبول ناکەن، یا لە ئیشەکانە ئەو ئیشەی کە زۆر نزمە زۆر لە خوارێ ئۆیان بژنان بە پیاوانی نیان و طبعاً پارەکەشی کەمە، خوان حسابی ئەوە ناکەن ئەم ژنەش 7 سەعات ئیشەکە ئەو پیاوەش 7 سەعات ئیشەکە، یا ئەم پیاوە لەوانەیە بە وەسیلەی پێشکەوتو ئیشکا بەڵام ئەم ژنە لەوانەیە بەدەست کارەکەی بکە. حسابی ئەوە ناکەن، ئەوە حسابی ئەوەکەن ئەمە ئەم ئیشێکی نزمە کەمە سووکە لە خوارەوەیە کەڵێم سووکە یعنی کارەکە ئاسانتر ئەڕوا بەژن کەمتر پارە ئەیەن بە پیاوەکە زۆرتر پارەیەن. یعنی بە شێوازی جۆرا و جۆر ئەبینی ژن هەم ئەوە هیچ کە لە بواری کارانێ، بەڵام کە لە بواری کارایە تحقیر ئەکرێ، حتا ئەنواعی کێشەی تر هەیە لە کارگەکانە لەو شوێنانەی کە ژنانی کرێکاری لێ، مەسەلەی تەحڕوش هەیە، مەسەلەی بەکەمگرتن هەیە، مەسەلەی بەرخوردی ناشین و نائینسانی هەیە. وابزانمانە زۆر قسەی لەسەر کراوە نەک لە دەرەوە، بەرکو لە وڵاتێکی وەکو کوردستانیشە لە ساڵەکانی 90ەوە بگەڕێرەوانێ خەڵکانێکی زۆر هەبوون کە ئەچوونە کارگە ئەهلیەکان ئەیانزانی چی ئەگوزەرێ، کێشەکەیان ڕەفعکرد لەگەڵدا، بەڵام بەداخەوە دەسەڵاتی کوردی ئەمەنە بێخەمە لە بەرامبەر کێشەکانی خەڵکە، ئەمەنە بێخەمە هیچ کات مۆزوعی نەبووە کە و ئەگەر یاسا و ڕێسایەکیش هەبوو بێ بە فشاری خوارەوە کاری پێنەکراوە لە عینی کاتی شاکێتە سەر کۆمپانیەکان ئەوەنە دەستیان ئاوەڵاو، چکە کۆمپانیەکان چێن هەر نێنەرانی دەسەڵاتن، ئەوەنە دەستیان ئاوەڵاو بازە هەرچ پێشیلکاریەک لە شوێنی کارەکانە ڕووبە کەس نییە یەخیان بگرێ و کەس نییە هیچ شتێکیان بەسەرا فەرز بکات. هەڵبەت ئێوە ئاماژەتان بەوە دەکامە تەنها هەڵاواردنێک نییە لە سای سەرماداری دابوونی هەیە، بەڵکو شێوەی هەڵاواردنەکان زۆرن، تەنانەت کرێکارانی خۆماڵی و کرێکارانی بیانی جۆرێکە لە هەڵاواردن. بەڵام ئەمێوەش پرسم کە کۆتایی هێنان، ڕێگەی کۆتایی هێنان بەم جۆرە دیاردانە چییە؟ لە ڕێگەی ئەوە پێویستە چی بکە بۆ ئەوەی کە لانی کەم کرێکارانی ژن حەقدەستیان کەمتر نەوێت لە بەرامبەر پیاوان و زۆر مەسایدی تریشکە خۆتان ئاماژەتان پێدا بەرەو کۆتایی بشن؟ بڵێ طبعاً ئێمە زیاتر فۆکەسەکەمان لەسەر ژنانی کرێکار بوو. من حەزەکەم بابەتێکی تریش بجوڵێنم لێرەوانێ، ئەوەی ئەبێت چی بکرێ ئێمە دەمێکە هەمیشە وتومانە مەسەلەی ژن کێشەی ژنان بەشێکە لە کێشەی کرێکاران، یعنی چارەسەری بنەبڕکردن و چارەسەری کێشەکە لەو ڕێگەیەوە ئەکرێت، لە ڕێگەی خەباتی کرێکاری و خەڵکانی کرێکار و زەحمەتکێش و کۆمۆنیستەوە کە ئەیانەوێ ئەم نەوع لە سیستەم، ئەم نەوع لە نظامە هەڵوەشێنەوانەیە.
کۆمەلگایەکی یەکسان، کۆمەلگایەکی ئازاد، کۆمەلگای کە تا ئینسانەکان بەرابەر بن کە ئینسانەکان وەک ئینسان بە عنوانی ئینسان بە عنوانی هاوڵاتی یەکسان سیرکرێن، نەک ئەم گروپێکی بچووک امتیازاتی دنیای هەبێ و زۆرینەی خەڵکیش لە خواری خوارەوانێ هیچ امتیازاتێکی نەبێ و ئەوەشی هەی بێ کە ژیانێکی کولەمەرگی بێ، حتا کە ئەوانیان سەرمایەکانی خۆیان زیاکان لەسەر ئەساسی سفرە خەڵکردنەوەی خەڵک ئەیکەن، لەسەر ئەساسی فشاری هێنان بۆ مەعیشەتی خەڵک ئەیکەن، خەڵکە بێم ڕاستیانە تێبگە و زۆری ژووتراوە لەم بابەتەوە. هەڵبەت من بۆ مەسەلەی ژنان لە حەلی کێشەی ژنان بەسراوتەوە بە ژنان ئەتوانن ڕێکخراو بن، ژنان ئەتوانن فشاریان هەبێ بە شێوازی جۆرا و جۆر چوزانم بۆ ئاڵوگۆڕی بچووک بچووک ئەکرێ. من ناڵێ من هیچ هەوڵێکی ژنان ڕێکخراوەکانی ژنان بێئەهمیەت ناکەم کە بۆ ئاڵوگۆڕی بێ، کە بۆ چاکردنی فەزا بێ، فەزای ژنان، فەزای یەکسانی. من هیچ کات بە کەم هەڵی ناسەنگێنم، بەڵام ئەسلی کێشەکە ڕەبتە بە کێشەی کرێکارانەوانێ. یعنی ئەگەر کرێکار چینێکی چەساوەیە و چینێکی ژێردەستە، ئەوە ژنان دووجار، یعنی دووجار چەساوە و ژێردەستن. بۆیە هەلی ئەم کێشەیە بەسراوە بە خەباتی چینی کرێکار و خەڵکی زەحمەتکێش و خەڵکی کرێکارەوانێ. بەڵام ئێمە من باسیەوەم کردوتم ژنان ئەوە کە لە بواری کارا بن وەزعەکە ئەوەیە، بەڵام ژنانێکی زۆرمان هەیە ئێمە بە تایبەتی لە کوردستان لە دەرەوشەوە هەیە و لە کوردستان کە کاری بێکرێ ئەەکەن، کاری ماڵداری ئەەکەن، چێژ لێ ئەنێن، مناڵ پەروەردە ئەەکەن، ماڵ ئەبەن بەڕێوە، خزمەت ئەەکەن و ئەم کرێ ئەم ئیشە ئەم کارە کارێکی تااقت پڕوکێنە، ئەتوانم بڵێم 12 سەعاتیە، هیچ سابێکی بۆ نەکراوە، حتا زۆر جار تحقیری ژنان کراوە بەهۆی کاری ناوماڵەوانێ و حتا بە ژن وتراوە قەت پێش ناکەون کە عقلتان پێش ناکەوێت لە بەرەوەی ئێوە لە چوار دیراوە، لە چوار دیوارە حەسەدران لە چوار دیوارە ئەژین. خۆی ڕاستە و ئینسان ئەگەر لە چوار دیوارە بێت و تێکەڵ نەبێت و فرسەتی تێکەڵاوبوون و چوزانم چوونە دەرە و خوێندن و ئەم شتانەی لە بوارەکانە مەوجود نەبێ، طبعاً ئینسان توانایەکانی شیەتە خوارەوانێ، خۆ بۆ ژن وانە، بۆ پیاویش وایە، بۆ هەموو کەسێک وایە. بەڵام ژن کارەکات، ئەوە نییە دانیشت بێ لە چوار دیوارە و بێکار بێ بێ ئیش بێ هیچ نەکات. ژن کارەکات مناڵ بەخێوەکە ئەم مناڵانە کێن، ئەم مناڵانە سبەینە بنەوە بە جێشێک و دەوڵەت سەرمایەدار ئیسفادەی لێەکە، چێژ لێ ئەنێ، چوزانم جل ئەشوا، خزمەت ئەکە، ئەمە هەمووی کارە. ئەم کارانە لە دەرەوە لە کارگەکانە لە دائیرەکانە بە پارە ئەکرێ. کەسێک پاکشکەرەوەیە بیناکە پاکەکاتەوە، کەسێک چوزانم لە ئوتێل و معاملەکانە قماش و جلو بەرگەکان ئەشوات، ئەمانە ئیشن پارە وەرەگرن لە بەرامبەریا. بەڵام ژن ڕۆژانە ئەم کارەکە و هیچی ژوەر ناگرێم. ئەمە بەڕاستی شتێکە کە ئەمڕۆ بە شێوەیەکی بەرچاو بینرا بە تایبەتی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست فۆکەسێکی زۆری لەسەرە. خەڵکانێکی زۆر ڕێکخراوەکان، هەڵسوڕاوانی ژنان ئەم مەوزوعیان وروژانووە و بەڕاستی ئێستا ئێمە لە کوردستانیش من ناڵێم باسی مۆزوع نەکراوە یا نەمان کردووە، بەڵام کاتێتی کە فۆکەسی ژنان خۆیان، ڕێکخراوەکانی ژنان، هەڵسوڕاوان لەسەر ئەم نوقتەیە بێ. لە ئەوروپا بێمێ بەکاری هەیە، یعنی ئافرەتێکە کاری ماڵداریەکە و مناڵ بەخێوەکە بیمەی بێکاری هەیە، بیمەی بێکاری ئەدرێتێ، کەمە زۆرەوە مۆزوعێکی ترە، بەڵام ئەم بیمەی بێکاریە هەم کۆمێکێکەکە بە مەعیشەتی پیاوەکەشی کە لە دەرەوە ئیشەکە، چونکە حتمما خێزانێکی ئاوا ئەگە مردەکەی کرێکار بێ و خۆشی خەریکی کاری ماڵ بێ، مستەوای مەعیشیان ئەوە نییە. بەڵام بیمەی بێکارێکە کۆمەکەکە دوای ئەوە فرسەت بۆ دایکەکە ئەکاتەوە کە بچێتە دەرەوانێ، بچێتە هەنێ مناسەباتەوانێت، بچێت بۆ هەنێ وەرکشۆپ و شوێنی کۆبوونەوەی خەڵک. بەڵام بەداخەوە ئێمە لە کوردستان ئەمەمانەیە، لە زۆربەی وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەم کارە نییە. بۆیە من داوا ئەەکەم کە هەر ئێمە کە قسە ئەەکەین هەرچامان لە ژنانێک نییە کە لە بواری کارن، مامۆستان، مهندیسن، دکتۆرن، کرێکارن، ئێمە چامان لە هەموو ژنانە. یعنی ناکرێ ئێمە داواکاریمان بۆ ژنانێک کە لە ماڵەوە دانیشتووە
هەموو تاقەی خۆی هەموو توانای خۆی وزەی خۆی بەکارهێنێ بۆ پێگەیاندنی خێزانەکەی ئیهمال بکرێ فرامۆش بکرێ ئێستا کاتی ئەوەیە کە ئەمە فشارێکی گەورە بێ هی ژنان لەسەر دەوڵەت لەسەر دەسەڵات هی ڕێکخراوەکان حتا بەشێک بێ لە داواکاریەکانی بزوتنەوەی کرێکاری لەبەر من بێمە سەر پرسیارەکەم تۆ باسیەوە کە ئەبێت چی بکرێن ئەبێ ژنان پەیوەست بن بە بزوتنەوەی کرێکاریە و ژنان بن بە داواکە مەتالیبەکانی خۆیانەوە ئەوەی لە بواری کارایە ئەبێ داوای حەقدەسی یەکسانکە ئەبێ داوای شوێنی دایانگە بکە بۆ مناڵەکانی چکە ناکرێ لەو مەعاشەکەمە پارەی دایانگەش باشکە هیچی نامێنێتەوانێ ئەبێ خۆی بە بەشێک لەو بزوتنەوەیە بزانێت ئەبێ کە هاتە فترەی سک پڕی و مناڵداری ئیجازەی بدرێتەوە کە هاتەوە لە ئیشەکەی دەرنەکرێت چۆ کێشەیەکە لە ئەوروپاشەیە نەک هەر لە کوردستانە بارحاڵ حتا نابێ ئەو تێڕوانینەی کە بە دەلائیلی جۆرا و جۆر ژنان قوبوڵ ناکەن لە بوارە جۆرا و جۆرەکانە نابێ و تێڕوانینە ببێنێ نابێ بڵێن ژن زەعیفە نا ئەبێ ژنان و پیاوان بە یەک چاوسێرکەن وە فرسەتەکەش کراوە بێ بۆ ژنان و پیاوان و بۆ ئەوەی ئێمە بگەین بەم شتانە یەکەمە نەبێ خۆمان بە بەشێک لە بزوتنەوەی یەکسان خواز و ئازادی خواز و ڕەهایی بزوتنەوەی کرێکاری بزانین بۆ کۆتایی هێنان بەم هەڵاواردن و سیستەمە ناعەدالەتە لە ئەینی کاتیشا دەبێت ژنان خۆیان چەند خۆیان ئەو ژنانەی لە مەیدانان کارەکەن بۆ خۆیان تێکۆشن ئەوەنە ژنانی تر ببینن کە ئیکاری بێکرێ ئەکەن ئەمە کارە یعنی ئەمە شتێک نییە تۆ بێنرخ سەیریکەی ئەمە کارە و ئێستا کاتی ئەوەیە ئێمە هەم لەژە ژنانی بێکرێ کە کاری بێکرێکەن و هەم لەسەر ژنان بەگشتی داواکاریەکانمان بەرزکەینەوە ڕاستە منەڵێم ئەم دەسەڵاتە زۆر جێگەی ئەعتیماد و متمانە نییە بۆ ئەوەی جواب بەنیازی خەڵکەکان باتەوە بەڵام شتێک بەڕێکەوتووە اعتراضی خەڵک هەیە اعتراضی کرێکاران هەیە و ئەبێ ژنانیش بەشێک بن لەو اعتراضە بۆ داواکاریەکانی خۆیان ئەمە ڕێگا حەلێکە کە ئەبێ بەدەستەوە بگرین سەوسن سەلیم هەڵسوڕای بزوتنەوە یەکسانی خوازی ژنان و پیاوان زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەمشەی پێشنگ تیڤیدا ئامادەبوون زۆر سپاس بۆ ئێوەش ئازیزان سەبارەت بەوەی کە کرێکاران چۆن پێشوازیان لایەکی ئایار کرد هاوکارمان میران دلێر ڕێپۆرتاژێکی ئامادە کردووە لێرەدا بە تەماشای ئەم ڕێپۆرتاژە چەند خولەکێ دەکەین و پاشان لەگەڵ عەبدوڵڵا مەحموود سەبارەت بە هەڵسەنگانی یەکی ئایار بەردەوام دەبین. کرێکارم بەشان و بازوم بەکارم ڕۆڵەی مانگرتوەکانی ناوداری یەکی ئایارم لە یەکی ئایاری هەموو ساڵێک تایبەت کراوە بە ڕۆژی کرێکارانی جیهان کە لە ئەنجامی مانگرتنی کرێکاران و شەڕ و توندوتیژێکی سەخت دژی دەسەڵات دوجار کۆنگرەی دامەزراندنی ڕۆژنامەی نێونەتەوەیی سۆشیال دیموکرات بڕیاریدا یەکی ئایار بکرێتە ڕۆژی خەباتی کرێکاران. ڕۆژێک نییە بۆ نەتەوەکان، ڕۆژێک نییە بۆ یادی شاکان، ڕۆژێک نییە بۆ ڕێزگرتن لە ئاینەکان. ئەم ڕۆژە ڕۆژی ڕاستەوخۆی کرێکارانە، ڕۆژێکە کە کرێکاران تایە وەک چینێکی کۆمەڵایەتی و بەرهەمێنەری هەموو سامانی کۆمەلگا نمایشی خۆیانەکەن و دێنە مەیدانەوە بۆ ڕەخنەگرتن لە نیزامی سەرمایەداری و هەلومەرجێک کە کار و ژیانی ئەوان تیا ئەگوزەرێ. مێژوچەی یەکی ئایار سەرەتا گەڕێتەوە بۆ مانگرتنی کرێکارانی ئوسترالیا ساڵی 1856 بۆ کەمکردنەوەی سەعاتکار و بەم خستنە ڕووی داخوازی 8 سەعاتکار لە ڕۆژێکە. دیارە لەو هەلومەرجەیە کرێکاران زۆر لە ینی زیاتر لە 12 بۆ 10 سەعات تا 14 سەعات شکاریان پێکرا بە کرێیەکی کەم. ئەوان بۆ ناڕزایەتی بەم ڕۆژە هاتنە مەیدانەوە ڕۆژێکیان کرد بە جەژن و شادی بۆ خستنە ڕووی ئەو داخوازیە. دواتر لە ساڵانی دواتردا بە تایبەتی ساڵی 1986 کرێکارانی ئوسترالیا بیرۆکەیەکی ئایاریان دانا و هەوڵیاندا کە هەموو ساڵێ لەو ڕۆژەدا بیکەنە جەژن و شادی بیکەنە ڕۆژی ناڕزایەتی و خستنە ڕووی داخوازیەکانیان. دەرەتا یەکی یار پیرۆزبێت لە کرێکارانی جیهان و کوردستان یۆدارم یەکی یار بێتە ڕۆژی بەدەستهێنانی مافەکانی چینی کرێکار لە کوردستان و جیهاندا. دەتوانم بڵێم یەکی یار لە کوردستاندا نەبووتە فۆرمیلێک کە بتوانێت ببێتە هاوپشتێک بۆ چینی کرێکار. بۆ 32 ساڵ دەچێت ینی یەکی یار بەس وەکو یادەوەریەک کاری پێ دەکرێت یا یادی دەکرێتەوە.
یەکی یار پێشوازیەکی وای لێ نەکراوە لەلایەن کۆمەلگاوە لایەن تەبەقەی چینی کرێکارەوە ڕاستە لایەن کەسە چەپ و سۆسیالیست و ئازادی خواردەکانەوە خەڵکی کرێکارەوە پێشوازیەکی هەیە بەس کەمە بەگوێری ئەو تەبۆحەنیە کە تۆ یەکی یار ببێتە ڕۆژی بەدەستهێنانی بافەکانی چینی کرێکار. ئەمڕۆ ئەتوانی بڵێن سەدا شخصی خەڵکی کوردستان خەڵکێکی زەحمەتکێشە، خەڵکێکی کرێکارە. کرێکارانی هەرێمی کوردستان ناڕەزایەتێکی زۆریانەیە کە حکوومەت نەیتوانیوە ئەم جەژنە بەرز و پیرۆز ڕابگرێت و بێکاریەکی زۆر ڕووی لە بازاڕەکان کردووە و دۆخی ژیانیان زۆر لە سەختیدایە. نسبەت کرێکارانەوە کرێکار ئمڕۆ باوەڕ ناکەم زۆر بەدڵیان بێ و مەسعا یعنی پیرۆزبایی ئەگەر مەگەر چۆن پیرۆزبایی لەم جەژنە بکەن چونکە هیچیان بۆ نەکراوە هیچ شتێکیان بۆ نەکراوە کە بڵێم کرێکارە پشتی پێ بەست بینێ ئەمە لە بیناکە بکەتە خوارەوە یان شتێکی لێ بێ قاچی بشکێ دەستی بشکێ پیر بێ هیچ بێشی بۆ نەکراوە یان هیچ خزمەتی نەکراوە نەسایە سفر پێشوەزیان لێکە هەتا بڵێ کرێکار قوڕ بەسەر و داما ئیشەکەیان خۆشەکەیان لە چیە خۆر هەڵاتۆ کابرا لە ئیش و لە ڕاکە و داماویە ئێوارژێت و ماڵەوە کابرا 20,000 یا 25,000 قەسەم بەخواڵێ 20 دەفتەریاکێ ئەوە نەچای لەسەر و پارەی کرێکارەیە ئەمە ڕاستیەکەیەتی بڵێن چی پێشوازیەکە ئەوەیە هەر مەگەر بڵێن لە کرێکار تۆزێ خۆشیوینی تیابێ ئێنا هیچ شتێکی تیان نیە خۆشی ئەلەم زروپەیە قەیرانی پارەیە و ئینجا داراییە و ئەو شتانی ئەتە چۆن پێشوازی لە چی هێمنی شاعیر دەڵێت تا کرێکار و فەلاح ڕەنجبەر و ڕۆشنبیت دەست لە یەک نەگرن و پیاوانە نەبزوێن دەگریم. زۆرێک لە شارەزایان پێیان وایە گەر کرێکاران و زەحمەت کێشەکان پشگیری یەکدی نەکەن و بۆ مافەکانیان هەوڵ نەدەن ناتوانن بگەن بە ئامانجەکانی خۆیان. میران دلێر، پێشەنگ TV، سلێمانی. بەڵێ بینەرانیانی زۆر ڕەپۆرتاژە بوو سەبارەت بۆ یەکە کرێکاران چۆن پێشوازیان لە یەکی ئایار دەکرد لە شاری سلەیمانیوە مایکی پێشەنگ TV لە بەردەمی کرێکاراندا. ئازان سەبارەت بە هەڵسانگاندنی یەکی ئایاری 2023 لەگەڵ عەبدوڵڵا مەحموود سەرنووسەری بڵاوکراوەی بۆ پێشەوە و ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان بەردەوام دەبێت. عەبدوڵڵا مەحموود ئێوارت باش و سپاس بۆم دەرفەتەی پێداین. ئێوارەی خۆتان باش و سپاس بۆ ئێوە. ئێوە ئایاری 2023 چۆن هەڵدەسەنگێن و جیاوازی چی بوو بە ئایاری ساڵانی ڕابردوو لە ڕەنگەی ئێوە؟ بەڵێ سەرەتا من جارێکیکە پیرۆزباییەکی ئایار لە سەرجەم کرێکاران و هەڵسۆراوانی بزوتنەوەی کرێکاری و جەماوەری لە سەرتاسەری دنیا و لە عێراق و کوردستان دەکەم. تا جێگەی دەگەڕێتەوە سەر ئەوەی کە چۆن دەڕوانینە یەکی ئایاری ئەم ساڵ یا جیاوازیەکانی لەگەڵ ئایاری پێشوو دەتوانم بە چەند خاڵێک ئیشارە بە کۆمەڵێک لەو جیاوازیانە بکەم کە نیشانی دەدات کە چینی کرێکار و بزوتنەوەی کرێکاری لە هەلومەرجی ئێستادا خەریکە لەگەڵ ئەوەدا کە لە هەلومەرجێکی بەرگری کردایە بەڵام بە توانایەکی گەورەوە هاتۆتە مەیدان. ئەو جیاوازیانەی کە هەیەی لەگەڵ ئایارەکانی پێشوو لەو خاڵانەدا دەتوانم ئیشارەی پێ بکەم. یەکەمیانەوەیە کە هەر کەسێک تەماشا ئاکسیۆن و کۆبوونەوە جەماوەریەکانی ئایاری ئەم ساڵی کرد بێ یا هەتا ئەگەر وەکو چاودێرێک سەیری هەواڵەکانی کرد بێ دەزانێت کە یەکی ئایاری ئەم ساڵ قەبارەی بەشداری کرێکاران لە یەکی ئایاری ئەم ساڵدا بە بەراورد بە ساڵانی ڕابردوو چەند بەرابەر بووە. بۆ نمونە لە شوێنێکی وەکو فەڕەنسا بەشداری کرێکاران لە یەکی ئایاری ئەم ساڵدا 10 بەرابەری ساڵی ڕابردوو بووکە ساڵی 2022 بووە. لە بەریتانیا بە هەمان شێوە چەند بەرابەری پێشوو بووە. لە سریلانکا لە ئیسپانیا و لە زوربەی هەرە زۆری وڵاتەکانی دنیا بەشداری کرێکاران لە ئاکسیۆن ئایاریەکانی ئەم ساڵدا بە بەراورد بە ساڵی ڕابردوو زۆر زۆر زیاتر بووە. قەبارەکەی زیاتر بووە، بەشداریەکەی زیاتر بووە. ئەمە لایەنێکی ئەو جیاوازیەتی. دووەم جیاوازی ئەوەیە کە
ئایاری ئەم ساڵیش وەکو هەموو ئایارەکانی کە دیارە، بەڵام ئەم جارە لەبەرەوەی هەلومەرجی ئێستای ئەم سەردەما هەلومەرجێکی تایبەتە و کۆمەڵێک فاکتەری زۆر دیاری کراو هاتوونەتە مەیدان، بە هەمان ئەندازەش ڕنگدانەوەی لەسەر ئاکسیۆنە ئایاریەکان یان لە نێو جوڵانەوە ئاکسیۆنە ئایاریەکانی ئەم ساڵدا بە بەرجەستەیی بیندرا. بۆ نمونە جوودبوونی داخوازیەکانی کرێکاران لەگەڵ واقعیەتی ئێستای نیزامی سەرمایه‌داری ئەم جوودبوونە زۆر زۆر بەرجەستە بوو. ئەی تۆ تەماشایکە لە شوێنێکی وەکو فەڕەنسادا بەجیا لە خواستە هەرە گشتیەکانی لەگەڵ چینی کرێکار لە سەرتاسەری دنیاداهی بوو، بەڵام ئەو خواستە تایبەتیەی کە لە ڕوبەڕووبوونەوەیەکی بەردەوامی هەر ئێستای فەڕەنسادایە بوو بە ماشێتێکی سەرەکی یا بوو بە لایەنێکی سەرەکی لە ئەکسیۆنەکانی ئەم ساڵی فەڕەنسادا، لە بەریتانیا بە هەمان شێوە، لە سریلانکا بە هەمان شێوە، لە ئیسپانیا بە هەمان شێوە. یعنی تۆ دەتوانی بڵێ کە داخوازیەکانی کرێکاران لەگەڵ هەلومەرجی ئێستادا زۆر زۆر بئەندازە جوود بوو کە کەم جار وا ڕوویداوە بە هەمان ئەندازە بە هەمان ڕۆشنی کرێکار خواستەکانی خۆی لەو ئاستەی کە هەیە بەو هاسەنگی هێزەی کەیەتی بێنێتە مەیدان، کە بۆ چوونی من مەسائلێکی مهم بوو. بەجیا لەوانە کە دیارە لەو مەسائل لە یەکی ئاردا دیارە خواستی عمومی زۆر بوو، خواستی هاوبەش زۆر بوو. بۆ من ئەتوانم بڵێم کە ئەگەر بۆ نمونە خواستی سەرەکی ئایار بۆ سەرتاسەری کرێکارانی دنیا لە چەند خاڵێکدا خۆی بینیەوە، لەوانە بۆ نمونە مەسەلەی زیادکردنی کرێ، مەسەلەی هەلومەرجی کار، مەسەلەی وەستانەوە بەڕووی جەنگێکی ئەمپریالستی کە ئێستا لە دنیادا هەیە، لەگەڵ مەسەلەی گرێبەستی کاتی، ئەمانە مەسائلی بنەڕەتی خواستەکانی کرێکاران لە سەرتاسەری دنیادا بوون. بەڵام هاوکات چینی کرێکار خواستە تایبەتیەکانی خۆشی کە لە هەر شوێنێک و لە هەر وڵاتێکی دیاریکراودایە فەرامۆش نەکرد. بۆ نمونە تۆ لە ئیسپانیا مەسەلەی بەرزکردنەوەی خواستی کرێی خانە نشینان هاتە پێشەوە. لە فەڕەنسادا بەجیا لە مەسەلەی زیادکردنی کرێ و وەستانەوە بە دژی سیاسەتی ماکرۆن هاوکات مەسەلەی ئەو سیاسەتەی کە ئەخیرەن دەوڵەتەکەی ماکرۆن پەسەندی کردبەوەی کە تەمەنی خانە نشینی دەباتە سەرەوە، یەکێک بوو لە خواستە تایبەتەکان بە فەڕەنسا. یا بۆ نمونە لە شوێنێکی وەکو کوردستان هەتا لە عێراق، لە ئێران، لە هەمووانە ینی بەجیا لە خواستە سەراسەریەکان کە مەسەلەی کرێیە، مەسەلەی باشکردنی ژیانە، هاوکات خواستی تایبەتی خۆشیان کە تایبەتە بە هەلومەرجی چینی کرێکار لەو جوغرافیا دیاریکراوە یا لە وڵاتە دیاریکراوە ئەو مۆرەشی پێوە بوو. ئەمانە هەموو داخوازەکان ئەمێ ئەوە پرسم کە لە زۆربەی زۆری ئارەکانەوەی کە من دیتم لە سەرتاسەری جیهاندا وەستانەوە بەرەو ڕووی جەنگ، خواستی کۆتایی هێنان بە جەنگ و هەروەها کۆتایی هێنان بە گرانی بازار. چەند دروشمێکی زۆر سەرنجڕاکێشم بینی کە کرێکاران بەرزیان دەکردەوە ئەیانوت ئەمە ئەزمەی ئێمە نییە، بۆیە سەر بەرز مەکەنەوە کرێی ئێمە دامەشکێنن. ئەمە پرسم ئەم دوو بابەتە بۆچی هێندە بە فراوانی لە سەرتاسەری جیهاندا لە ئایاری ئەم ساڵا جێگەیان گرتبوو وەکو خواستی ئایار؟ بەو هۆکارە زۆر سادەیی لەلایەکەوە جەنگێکی ئەمپریالستی کە لە ئۆکرانیا بەڕێوە دەچێت بۆ دووبارە دابشکردنەوەی سەر لە نوێی دنیا، بۆ دووبارە دابشکردنەوەی دنیا، بۆ بەرزهێنانی نفوزی زیاتر و بە دووبارە پێناسەکردنەوەی دنیا لە هەلومەرجێکی تایبەتی تردا، وای کردووە کە کۆمەلگای لەگەڵ کارەساتێکی یەکجار گەورە بەرەو ڕوو کردوێتەوە. لەلایەکەوە ماشێنی کوشتارێکی یەکجار زەبەلەح دەگەڕێت کە ڕۆژانە کلور ئینسان دەخات لە جەنگەکەی خۆیدا دەسووتێنێ و هاوکات لەگەڵ خۆیدا کاریگەری ئەم جەنگەکە لە ئۆکرانیایە و پەیامەکانی واوەترە هاوکات تەواوی چینی کرێکار و جەماوەری مەحرومی لە سەرتاسەری دنیادا لەگەڵ هەلومەرجێکی یەکجار سەخت بەرەو ڕوو کردوێتەوە. لەلایەکەوە ئاوارەیەکی بەرفراوان کە بەهۆی جەنگەوە ڕوویداوە، لەلایەکیەوە لێکەوتەکانی ئەو جەنگە لەباری ئابوووریەوە کاریگەریەکی گەورەی لەسەر چینی کرێکار و جەماوەری بەشمێنەت کردووە. ئەوە وای کردووە کە ڕادەی هەڵاوسان، ڕادەی گرانی، ڕادەی چوونەسەری کەلوپەلی خۆراکی و سوتەمەنی
ئەوانە بە ئەندازەیەک چۆتە سەرەوە کە مەسلەی ئێستا مەسلەی بەڕێوەچوونی ژیان نەکرد بۆ کرێکارێکە لە ئەفریقا لەنێ خودی ئەوروپاژە کاریگەریەکی گەورەی داناوە تا ئەو ڕادەی کە خەتە خودی مفسرینی بۆرژوازی نکۆڵی لەوە ناکەن کە دەڵێن شێوەی ژیان لە خودی ئەوروپادا گۆڕاوە، ئەین شێوەی ژیانی گۆڕیوە، ئەوەی کە جاران دەیتوانی لە هەفتەیەکدا زۆری خواردنەکانی زۆری تۆز تا ڕادەیەک باش وەسا ناچارە دەستی لێ بگرێتەوە، ئێستا ناچارە سەفەرەکانی کەم بکاتەوە، ئێستا ناچارە گۆشت کەمتر بخوا، ئێستا ناچارە هەموو مەیدانەکاندا کەمتر بخوا، چکە گرانیەکە یەکسەر زۆر گرتوویەتی لە بەرامبەر ئەم هەموو گرانیە زۆرەدا، بەڵام هێشتا کرێکار لە هیچ شوێنێک نەچۆتە سەرەوە. بۆیە ئەمە چینی کرێکار ناچار بوو لە یەکی ئەو ئایارەدا، ئەو ئایارەدا ئەمە بکا بە خواستی خۆی، نابێ بیرمام چێ خۆی یەکی ئایار بەجیالەوەی کە ڕۆژێکە بۆ هاوپشکی نیشاندان و پەیمان نوێکردنەوەی کرێکاران لەسەر تەراسەری دنیادا بێجۆدانە ناسنامەکان و سنوورەکان و جوغرافیا و ڕەنگی پێست و ئایدۆلۆژیا و ئەحزاب و ئەمانە بێجگە لە هەموو ئەوانە کە ناسنامێکی جیهانی و ناسنایەتی ئینسانی کرێکارە وەک ئینسانێک کە ناچارە هەموو ڕۆژێ بۆ ئەوەی بژی کار بکات و هێزی کۆمەڵگە لەسەر شانی ئەو دەچەرخێ بەجیال لەوە هیچ هەمووش ئەمە گۆڕاوە، بەڵام کرێکە هێ لە جێگەی خۆیەتی وەختە کرێکەی لە جەر خۆیەتی ناچارە بەجیال لەو ناسنامە چینایەتی هاوبەشەیەکەیەتی ئەو خواستەش کە یەخەگیری بۆ دەستی ناوەتە قورجیەوە ناچارە بیکاتە خواستی سەرەکی خۆی. یەکێک لە تایبەتیەکانی چینی کرێکە ناسینی ئەو واقعیەتەیە کە هەیەی و ڕاستە و خۆش ئەو واقعیەتە لەسەر ژیان و گوزەرانی ڕەنگ دەرهاتەوە. بۆیە مەسەلەی بردنەسەری کرێ هەقداست لە سەراسەری لە سەرتاسەری ئەکسیۆنە ئایارەکانی سەراسەری دنیادا یەکێک بوو لەلایەنەکان، ینی هەتا دەتوانین بڵین کە خاڵی هاوبەشی سەرجەم بزوتنەوە و ئەکسیۆنە ئایارەکان لە سەرتاسەری دنیادا یەکێکیان مەسەلەی زیادکردنی کرێ بوو لە بەرامبەر ئەو هەلومەرجە سەخت و گرانیەکی ئێستا هاتووە. دووەمیشیان مەسەلەی جەنگ بوو کە باست کرد. مەسەلەی جەنگیش ئەوەیە کە بەجیا لەو لێکەوتەی کە لەباری اقتصادیەوە لەسەر ژیان و گوزەرانی خەڵکەیەتی هیچ سەردەمێک بەقەدەر ئەم سەردەمە بە شەریەت نەکەوتۆتە بەردەم خۆپڕچەکردن لە دنیادا. هیچ سەردەمێک بەقەدەر ئەم سەردەمە خەتەری بەکارهێنانی چەشی ئەتۆمی تاکتیکی یا ناتاکتیکی بە ئەندازەی ئێستا بەهێز نەبووە. هیچ وەختێک بە ئەندازەی ئێستا خەریک نییە جارێکیکە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە خەریکە قوتببەندیەکان لە ئاستی دنیادا بۆ بەرامبەرچێکی وەسعتر دەبیندرێ، ئەوەی ڕوودەدا یا ڕوونادا مەسەلەی چیکەیە، بەڵام ئەم بەرامبەرچی ئەم دوو بلۆکە گەورەیە کە لە لایەکیانەوە رووسیا و بەشێک لە هاوپەیمانەکانی لەو لاوە ئەمریکا و غەرب و ئۆکرانیا وەک مەیدانی جەنگەکە وەستاون بەرو کردوێتەوە. بۆیە هاوکات مەسەلەی لەگەڵ مەسەلەی زیادکردنی کرێ لە مەیدانی اقتصادیەکەیدا هاوکات مەسەلەی وەستانەوە بەڕووی ئەو جەنگەشدا بوو بە خواستی چکێ. بۆیە تەماشا دەکەی لە زۆربەی زۆری ناڕزایەتی خۆپشاندانەکاندا خواستی دژەی جەنگ و خواست بۆ وەساندنی ئەو جەنگە وەخواست هەتا لە زۆر شوێن خەڵک ناچار بووە بەسەراحەت بانگەواز دەکەن ئێمە نانمان نییە بۆچن چەگەنێرن بۆ ئۆکرانیا، ئێمە نانمان نییە بۆ خزمەت گوزاریەکانمان بۆ دابین ناکەن. بۆیە ئەم دوو خواستەوەی کە چ زیادکردنی کرێت چه مەسەلەی وەستانەوە بەڕووی جەنگ کە ئێستاە بوونەتە دوو فاکتی زۆر واقعی کە بە تەواوەتی دنیایان خسۆتە ژێر هەژمونی خۆیەوە. هەر بۆیەش مەبۆچوونی من یەکێک لەو خاڵانەی کەوای کرد یەکی یاری ئەم ساڵ بە قەبارەیەکی گەورەترەوە چینی کرێکار بێتە مەیدان ئەوە بوو لە بەرامبەر ئەو دوو خەتەرە یەکجار گەورەیەدایە. هیچ وەختێک دیارە هەمیشە بێکاری هەبوو، هەمیشە کرێکان هەمیشە لە خوار بوون، هیچ وەختێک ئەوە نەبووە، هەمیشە شەڕ لێرە و لەوێ ئەوانە لە دنیادا هەبووە. نظامی سەرمایه‌داری ناتوانێت بێشەڕ بێ، ناتوانێت بێمافی چینی کرێکار یەکێک لە تایبەتمەندیەکانی نەبێ یا فەوزا بەشێک لە تایبەتمەندیەکانی نەبێت. بەڵام ئەم هەلومەرجەی کە ئێستا لە 2023دا بینیمان هەلومەرجێکی یەکجار تایبەتە، هەلومەرجێکە کە وەگوتم لەلایەکەوە لێکەوتەکانی خودی ئەزمەی نظامی سەرمایه‌داری لەلایەک و جەنگ لە ئۆکرانیا لەلایەک وای کردووە کە مەسەلەکە زیاتر بێ. بۆیە بەناچار چینی کرێکاری لە ئاستێکی وەسعتردا هێنایە مەیدان، چکە چینی کرێکار هەستی بەوە کرد کە لە هەلومەرجێکدایە و لە دۆخێکدایە و ئەگەر نێتە مەیدان بەناچاری نێتە مەیدان ئەوەی کە هەیەی خراپتر دەبێت.
بۆیە تەماشارەکەی هەر لە ژێر ئەو هەژمونەشەیە هەر لە ژێر ئەو گوشارە فراوانە و هاتنە بەرینە جەماوەریە چینی کرێکاردایە تەنانەت خودی سەرانی بۆرژوازی لە سەراسەری دنیاوە ناچار بوون ئەم ساڵ قسە بکەن لەسەر کرێکە تۆ تەماشای کە سەرانی ئەحزاب کە لە پشتی کۆمپانیاکانن بەڵام دێن پەیام بە چینی کرێکار دەدەن دەیانەوێ فریوکاری بکەن لەبەرەوەی حرەکەت کە لە فەڕەنسا کرایە سەر کرێکاران و تێکڕا 300 کرێکار دەستگیر کرا ئەمەیان ئاماژەیە بەچی ئەمەیان ئاماژەیە بە پەلەقاژەی ئەمەیان ئاماژەیە بە پەلەقاژەیەکی یەکجار گەورەی بۆرژوازی کە ئەگەر پێشتر بانگەشەیان دەکرد بانگەوازی ئەوەیان دەکرد کە ئەم دیموکراسیە بانگوازی ئاشتی خوازی دەکرد بانگوازی دیموکراسی بوونی دەکرد بەڵام وەختێک دەبینێ گوشارەکە زۆر زیاد دەبێ درۆی ئەو بانگەوازەی کە ئەوە دیموکراسی و تونند و تیژی ناکەن دێتە مەیدان ئێمە لە نەکرد لەو ڕۆژانەی کە لەیەکی ئایر لە فەڕەنسادا بینیمان تەنانەت لە خۆپیشاندانەکانی پێشتری خودی فەڕەنسا کە کرێکاران هاتنە مەیدان لە دژی بەرزکردنەوەی خانەنشینی جارێکی کە دەوڵەتی فەڕەنسا بە تونند و تیژی وەڵامی کرێکارانی دایەوە تا ئەو ڕادەیە کۆمیسیۆنی حقوقی ئەوروپا ناچار بوو داوا لە دەوڵەتی فەڕەنسا بکە کەمێک دەست بپارێزێ یعنی هەتا ئەوان ناچار بوون لەژێر ناچار بوون لە بەرامبەر ئەو تونند و تێژەیە کە پۆلیس و دەوڵەت لە بەرامبەر کرێکاراند و خواستەڕەواکانی دادەیکا بێنە دەنگ ئەمە نیشانەی پەلەقاژەی ئەوەیە وەویستیان لەو ڕێگەیەوە یەکەم طبعاً بەجیا لە پەلەقاژێک بەشێک شێوەیە کە ویستیان پاشەکشەی پێ بکەن یا لە خواستەکانیان بیان بەنە دواوە ئەم چاوترسینیان بکەن بەڵام من بە دەردی نەخوارد خۆ لە بەرامبەردا بەشێک لە شوێنەکان هەتا کرێکاران هێرشیان کردە سەر نازانم وەبزانم یەکێک لە ڕستۆران و شتە گەورەکانی بۆرژوازی لە شوێنی فەڕەنسا هێرشی کرایەسە وەزۆر شوێنی بەڵام ئەمە نیشانەدایەوە کە جارێکی کە بۆرژوازی چەندە لە چینی کرێکار دەترسێ چەندە لە ڕێکخراوبوونی چینی کرێکار دەترسێ و چەندە لە یەکی ئایار دەترسێ یەکی ئایار بە عینوانی ئەوەی کە یەکی ئایار ڕۆژێکە کەتەیدا چینی کرێکار خواستەکانی خۆی دێنێتە مەیدان تواناییەکانی خۆی جارێکیکە نیشان دەدا وە سێم هاوپشتی خۆی نیشان دەراتەوە و چوارەم بە دژی سیاسەتەکانی دەوڵەتدا پەیامێکیکە هەڵدەگرێت تۆ ببینە لە یەکی ئایاری ئەم ساڵدا چەندە بۆرژوازی لە سەرتاسەری دنیادا پەرەی بە ڕاسیزم داوە پەرەی بە جیاکاری داوە پەرەی بە دژی پەناهەندەیی داوە بەڵام خواستی کرێکاران لەو لە یەکی ئایاری ئەم ساڵدا بە دژی هەموو ئەوانەدا یەکێک دروشمەکانیان بوو لە بەریتانیەوە بیگرە بۆ فەڕەنسا و خودی بەشداری پەنابەران و بزوتنەوەیەکی دژی ڕاستیستیش لە ئەوروپادا یەکێک لەلایەنە درەوشاوەکانی یەکی ئایاری ئەم ساڵ بوو هەموو ئەوانە پێمان دەڵێکە یەکی ئایاری ئەم ساڵ چوەکو قەبارە چوەکو شیعار چوەکو جودبوون لەگەڵ داخوازیەکان چوەکو نیشاندانی توانایی وەچ بەو جۆرەش کە چینی کرێکار نیشانیدا کە ئامادە نییە هیچی کە ئەم ستەمە و ئەو لێکەوتانەی لەلایەکەوە هی جەنگ و لەلایەکەوە هی ئەزمەی ئابووری خودی سەرمایەداری تەحمل بکە بۆی ویستی لە یەکی ئایردا و پەیامە بگەێنێ و بە بۆچوونی من توانی بە ئەندازەیەکی یەکجار زۆر چینی کرێکار توانی ئەم ساڵ لە یەکی ئایردا پەیامەکانی خۆی لە بەرامبەر بۆرژوازیدا ڕابگەێنێت ئەگەر قسەیەکی کورتیش لەسەر کوردستان بکەین تا ئێستاوا بەو کە هەڵسوڕاوانی چەپ و کۆمۆنیست یادیەکی ئایاریان کردوتەوە لە کوردستاندا بەڵامێکی ئایاری ئەم ساڵ جیاواز بووە لە ناوچەی بازیان زۆرێک لە کرێکارانی ئەو ناوچەیە کە هەڵبەت بەو پێیکە زۆرێک لە کارگاکان کارگە پیشەسازیەکان لەو ناوچەیە بەو هۆیشەوە کرێکارانێکی زۆری لێ لەوێ کرێکاران خۆیان بە هاوکاری بڵاوکراوەی دەنگی کرێکار مەراسیمی یەکی ئایاریان ئەنجامدا سەرشتان لەسەر ئەم دیاردە نوێ چییە؟ دیاردەیەکی ئیجابیە دیارە دەبێ بڵین کە یەکی ئایار کە لە کوردستاندا ناتوانین ئێمە یەکی ئایار هەر لەوەدا کورت بکەینەوە کە لە شوێنێک خەڵکێک کۆ دەبێتەوە یا ڕێپێوانێک دەکرێت خودی یەکی ئایار لە کۆمەڵگەی کوردستاندا دەمێکە بۆتە نەریتێکی جیەکەوتوو و هەموو ساڵە لە یەکی ئایردا ڕابەران و هەڵسوڕاوانی کرێکاری و کۆمۆنیستەکانی ئەم کۆمەڵگایە لە پاڵ هاوچینەکانیان لە سەراسەری دنیادا یەکی ئایاریان گێڕاوە جا بە
کەمپەینی ڕاگەیاندنی گەورە بووە، بە ڕێپێوان بووە، بە کۆبوونەوە بووە، بە سەردانی کارگەکان بووە، بە شیرینی دابەشکردن بووە، بە پیرێزبایی کردن لە یەکتر بووە، بەهێنانە گۆڕی داخوازیەکان و هەموو ئەمانە گۆشە بە گۆشەی ئەو مەیدانانن کە چینی کرێکار لە کوردستاندا لە یەکی ئایارەکان لە خۆی نیشانداوە و کۆمەڵگەی کوردستان شایدی ئاکسیۆنی ئایاری یەکجار گەورەی لە چەشنی ئایاری گڵکەندی هەولێری نەوەتەکان و 94 شاری سلێمانیە. ئەوەی ئەم ساڵیش ڕوویداوە لە درێژەی هەر ئەو بزوتنەوە کرێکاری وەر ئەو ئامادەی هەو نەریتەدایە. ئەوەی کە تازەیە ئەوەیە کە لەم ساڵانەی ئەخیدا ناوچەی بازیان بۆتە ناوچەیەکی بە زۆرێک سەناعی چەندین کارگە و کارخانەی دیاری کارخانەی زۆر لەو ناوچەیە هەن و کرێکاران و دەنجی کرێکار و ڕابەرانێکی کرێکاری بەرزخۆشانەوە ئەو شوێنەیان هەڵبژارد و لەو لایەنە زۆر تەقلیدیەی کە هەمیشە هەل بە ڕێپێوانێک لە ناوشار یا بە کۆبوونەوەیەک لە ناوشار دەیان کرد کە هاوکات ئەمە لەش ناوشارەکانیش کرا، بەڵام هاوکات ئەمە برایە ناوچەی بازیانیش وەزەوە خودی ئەکسیۆنی ئاریان گواستەوە بۆ نێو بەشێک لە شوێنی کارگەکان بۆ ناو شوێنی بەشێک لە کرێکاران کە لەو شوێنانەدا کار دەکەن و من پێم وایەوە ئەزمونێکی نوێ بوو و دەتوانێتەوە ببێتە ئەزمونێک بۆ ساڵانی ئایندەشکە لەو شوێنانەی کە کارگە و کارخانەی لێ ناوەندی سەناعین و کرێکارانێکی زۆر لەو ناوچانەدا هەن، کرێکاران لەو شوێناندا خۆیان دەستبەرن بۆ ڕێزگرتن لە یەکی ئایار و یەکی ئایار چ بۆی کە داخوازەکانیان بێن نەمەیدان، چ بۆش کە نیشانی بدەن کە بەشێکن لەو چینە کرێکارە جیهانیی کە لە سەرتاسەری دنیادا داخوازی هەیە، بە هەمان شێوە چینی کرێکاریش لە کوردستان خاوەنی داخوازی خۆیەتی و خاوەنی هەمان ئەو ناسنامە جیهانیەیە کە کرێکار لە سەراسەری دنیادا هەیەتی، بە ژنیەوە بە پیاویەوە بە کرێکاری خارجی داینیەوە بە هەموو لایەنەکانیەوە بەشێکە لەو چینی کرێکارەوە ئەویش لە شوێنی خۆی بەجیالەوەی کە لەگەڵ خواستەکانی سەرتاسەری کرێکارانی دنیاە دەگرێتەوە، بەڵام خواستی تایبەتی خۆشیەیە کە ئێمە لە کوردستانیشدا بینیمان بۆ نمونە مەسەلەی گرێبەستە کاتیەکان، مەسەلەی نائەمنی شوێنی کار و مەسەلەی موچە سەرخەتی ئەو داخوازیانە بوون کە لە ئەکسیۆنی ئایاری بازیان و تا لەو ڕێپانۆشکە لە سلێمانی کرا بەرجەستە بوون. عەبدوڵڵا مەحموود بازارێ هەڵسەنگانمان لەسەرێکی ئایار لێرەدا ڕادەگرین بۆ پێی کە ئێوە قسەیەک باستان بۆ لەسەر دەستگیرکردنی عەلی مەحموود و تیرۆری سەردەشت عوسمان و هەروەها سەرنووسەری بڵاوکراوەی بۆ پێشەوەن وچانێک دەدەین و لەسەر ئەو بابەتە ئەمەوێت لێدوانێک لە ئێوە وەرگرم، بەڵام لێرەدا کۆتایی بەم بەشە ئەهێنین هەڵسەنگاندنی یەکی ئایار ئەیش بە گۆرانیەکی هونەرمەند نەجم محەممەد کە ئەم هۆنراوەی بۆ ئێمە ناردووە. ئەمە دەبینین و پاشان لەگەڵ عەبدوڵڵا مەحموود بەردەوام دەبین. خەبات و کۆڵ نەدانمە شۆڕشێکمان هەڵگیزان یەکگرن بە بیر و باز و کرێکارانی جیهان، بە خەبات و کۆڵ نەدانمە شۆڕشێکمان هەڵگیزان یەکگرن بە بیر و باز و کرێکارانی جیهان، ئەمڕۆ ڕۆژی یەکی ئایارە لێمان دیارە ئاسۆی ئازادی ڕێزگاری چینی کرێکارە جاری مەرگی سەرمایەداری، ئەمڕۆ ڕۆژی یەکی ئایارە لێمان دیارە ئاسۆی ئازادی ڕێزگاری چینی کرێکارە جاری مەرگی سەرمایەداری.
تێیە کۆشین تا جیهانی یەکسانی یەخۆڵقێنین دەسەڵاتی کرێکاری بەخەباتە چەسپێنین تێیە کۆشین تا جیهانی یەکسانی یەخۆڵقێنین دەسەڵاتی کرێکاری بەخەباتە چەسپێنین بەنان و بەکار و ئازادی سەرفرازە چینی کارگەران مافی ئینسان دەستە بەردەکەین دەنگمە داگەهێنین با جیهان بەنان و بەکار و ئازادی سەرفرازە چینی کارگەران مافی ئینسان دەستە بەردەکەین دەنگمە داگەهێنین با جیهان جوتیارین کرێکارین لە پێشکەوتندا کارگەرین بۆ نەمانی ستەمکاری پێشڕەوین و ڕابەرین جوتیارین کرێکارین لە پێشکەوتندا کارگەرین بۆ نەمانی ستەمکاری پێشڕەوین و ڕابەرین بۆ شۆڕژێکی نوێ کاک و خۆری ئازادی هەڵدێ بە یاسایەکی بەرابەری جیهان هەمووی ئاسوودە دەبێ ڕابەرین بۆ شۆڕشێکی نوێ تاک و خۆری ئازادی هەڵدێ بە یاسایەکی بەرابەری جیهان هەمووی ئاسوودە دەبێ بەڵێ بەڕێزانەوە سرودێک بوو کە لەلایەن هونەرمەند نەجم محەممەدەوە پێمان گەیشت بوو و پێشکەشی ئێوەمان کردبا بۆنەیەکی ئایارەوە. بەڵێ ئازیزان ئەمای کە تا ئێستا باسمان کرد ئەمێ کاتژمێرە هەڵسەنگاندنی یەکی ئایاری ئەم ساڵ بوو، بەڵام لەبەرەوەی کە چالاکوان عەلی مەحموود هێشتا لە زینداندایە و هەروەها دوو ڕۆژی تر دەبێتە دروست 11 ساڵ بەسەر تیرۆری سەردەشت عوسماندا، با گرنگمانزانی قسەیەک لە عەبدوڵڵا مەحموود وەرگرین. عەبدوڵڵا مەحموود سوپاس کە ماویتەوە لەگەڵمان، بەڵام ئەمەوێ بزانم کە ئازادی ڕادەربڕین لە کوردستان لە ئێستادا لەکوێیە؟ 11 ساڵ تێدەپڕێت بەسەر تیرۆری سەردەشت عوسماندا و تاوانباران بە سزا نەگەیشتوون و عەلی مەحموود هەفتەیەک زیاترە دەستگیر کراوە بە بەهانەی ئەوەی کە داڵدەی کەسێکی داوە لەلایەن دادگاوە داوای لەسەر بۆ دەبوو ڕادەستکرێتەوە. ئەمانە باز لە چی دۆخێک دەکەن؟ ڕێک هەرەوەی کە تۆوتت، هەرەوەی کە شیروانیەکان دوای ئازادبوونیشیان کەیسیکەیان بۆ دروست دەکرێت، گۆدار زێباریەکان دۆسیەکەیان بۆ ساز دەکرێت، مەلەفیکەیان بۆ دێننە پێشەوە. عەلی مەحموود وەکو هەڵسوڕاوێکی جەماوەری و ناسرا و کە هەمیشە لە نێو ناڕەزایەتەکاندا بەشداری کردووە، دەچنە سەر ماڵەکەی و هەموو ماڵەکەی کێک و پێک دەدەن و لەگەڵ خۆیان دەیبن تا دەگاتە ئەوەی کە دۆسیەی هیچ ڕۆژنامە نووسێک لە کوردستان تا ئێستا ئەگەر چەند تاوانبارێکی شێنان بێنرە سەر شاشە، بەڵام هێشتا نەخشەدا ڕێژەران، هێشتا بکوژانی ئەسڵیان، هێشتا ئەمانە وەک نەک نەدۆزراونەتەوە بەڵکو بەرگریان لێ دەکرێت. هەرەوە ژوای کردووە کە لەلایەکەوە نیشان دەدا کە ئەو ئەم دۆخی سەرکوت و سەرکوتە، دۆخی ترساندنی کۆمەلگا، دۆخی بێدەنگەکردنی کۆمەلگا، تەنانەت دۆخی کوشتنی خەیاڵی ئینسانیش لە کۆمەڵگەی کوردستاندا لایەنێکی هەرە بەرجەستەیە کە دەسەڵاتی بورژوازی کورد و هاوبەشەکانیان دەستیان پێوەی گرتووە. ئەوەی کەوای کردووە هێشتا برینی سەردەشت عوسمان
ساڕێژ نەبێ ئەوەی کەوای کردووە هێشتا ئەم هەموو سەرکوتوشتە هەموو ڕۆژێک لەبەر چاومان بێ ئەوەیە کە هێشتا دوو پەیام کاری خۆیان دەکەن لە کۆمەڵگەی کوردستاندا. پەیامێک پەیامی بەرەی ئازادی خواز و خەڵکی پێشکەوتن خواز و سەردەشت عوسمانەکانە، پەیامێکیش پەیامی دەسەڵات و میدیای نۆکەر و کرێگرتەکانیانە کە دەیانەوێ بەرگری لەو نیزامە یا بەرگری لەو دەسەڵاتە بکەن، دەسەڵاتێکی سەرکوتکەر تاڵانسی و مافیایی. ئەمە پەیامێکە وا لە چینی بۆرژوازی کورد، پەیامێکە ئەمانە دەسەڵات دەیکا، هێزەکانی دەسەڵات دەیکەین، میدیای نۆکەریان دەیکا. لەولاشەوە پەیامی سەردەشت عوسمانەکان معلوم بوو لەگەڵ پەیامی بەرەی ئازادی خواز و ویدادەکان و کاوە گەربیانی تا دوایی هەموو ئەوانەی کە گیانیان بەخت کرد، هەموو ئەوانە پەیامەکانیان ڕۆشن بوو. دژی ئەو بێدادیە بوو کە لە کۆمەڵگەی کوردستاندا هەیە، دژی ئەو سەرکوتە بوو کە لە کۆمەڵگەی کوردستاندا هەیە، دژی ئەو قڵشتە ئابووریە قوڵەتینایەتیەیە کە لەلایەکەوە ئەقەلیەت و کەمایەتیی کەمی خستۆتە ژیانێکی بەهەشتی و خەیاڵی و لەلایەکەوە زۆربەی زۆری هەرە زۆری کۆمەڵگەی کوردستانی محتاجی سەرەتایی ترین پێداویستی و خزمەت گوزاری کردو. تا ئەم دوو پەیامە یا تا ئەم دوو دیدە ئەم دوو دنیا بینیە لە کۆمەڵگەی کوردستاندا ببن، باسێک لە ئازادی، باسێک لە ساڕێژبوونی برینی هیچ کامێک لەوانە نییە. ترس و دڵڕاوکەی خستۆتە دڵی زۆر کەسەوە، بە تایبەتی ڕەنگە چالاکوانانێک و ڕۆژنامە نووسانێک و هەڵسوراوانێک بیر لەوە بکەنەوە کە ئاخۆ بهێنێت لە بەرامبەر دەسەڵاتداراندا بوەستنەوە، یاخود ڕەنگە ڕۆژە لە ڕۆژان ئەوانیش دووچاری هەمان ئەو چارەنووسە بنەوە کە بەسەر زۆرێک لەو قوربانیانەی نەبوونی ئازادیدا هاتووە. ئایا خەڵکی کوردستان تەسلیم دەبێت؟ تەمام پێچەوانەی ئەوە هەمیشە چ لە کوردستان و چ لە شوێنەکانی کەی دنیای پێچەوانەی ئەومان بینیوە. ئەو نیزامانە نظامی سەدام حوسێن زۆر زۆر دڕندەتر و بەتواناتر و بە ئەزمونتر و یەکدەستتر بوو لە سەرکوتی ئازادی و ئازادی خوازان و بەرەی پێشکەوتن خوازی کۆمەلگا، بەڵام سەرنجام بەگرتنی هەر کەسێک دەیانی کە ئامادە دەبوون، بە ئەعدامکردنی هەر کەسێک کەسی کە دەهات، بەسەربڕینی هەر ئازادیەک ئازادی خوازی کە دەهاتە دەرەوە. لە کوردستانیش بە هەمان شێوەیە عەلی مەحموودێک دەگرن و شیروانیەک دەگرن و دۆسیەی بۆ ساز دەکەن، مەلەفی بۆ دروست دەکەن، سیناریۆی بۆ ساز دەکەن، بەڵام ئەوە خۆ عەلی مەحموودێک دەگری، بەڵام دەیان عەلی مەحموودی کە لە پای ئەو هەڵس و کەوت و ڕەفتارەکە و دەسەڵات دەیکا دەیانی کە سەدانی کە جێگەی دەکەنەوە. سەردەشت عوسمانێک وەکو ڕەمزی ئازادی دێن بەو پەڕی وەحشیانە و بە ئاشکرا دێڕفێن و تیرۆری دەکەن، بەوە ئازادی سەرکوت ناکرێ. ئەوە تووڕەیی خەڵک یا وێڵبوونی ئینسان بە دوای ئازادیدا بەرەو پێدەدات. ئەمڕۆ تەماشا کە 13 ساڵ بەسەر تیرۆری سەردەشت عوسماندا تێپەڕیوە، بەڵام هاواری ئازادی ڕۆژ بە ڕۆژ گەورەتر دەبێت. لە بەرامبەریشدا ڕۆژ بە ڕۆژ ئەم دەسەڵاتەی کە بۆ ترساندنی کۆمەلگا دەست بۆ ئەو ڕەفتارانە دەبا زەلیلتر دەبێ، ڕیسواتر دەبێ، بێمایەتر دەبێ و تووڕەیی خەڵک لە بەرامبەر زیاتر دەبێت. تۆ تەماشای کە ئەگەر 13 ساڵ لەمەوە بەرکاتێک سەردەشت عوسمان تیرۆر دەکرێت، خەڵک گومانێک خۆشباوەڕێکی بەرەسەڵاتی یەکێتی و پارتی بوو بێ، گومانێکی لە چاکسازیەکانیان هەبوو بێ، گومانێکی لە درۆ و فری و کاریەکانیان بوو بێ، بەڵام لە 13 ساڵی ڕابردوو ساڵ بە ساڵ و مانگ بە مانگ و ڕۆژ بە ڕۆژ ئەم متمانە ئەمەش ڕەیوەتەوە. ئێستا خەڵک نەک متمانەیەکی نەماوە، ئەم جارە دەمەیە کە مەسەلەی خواستی ڕاماڵینی دەسەڵات بۆ بە خواستێکی سەرەکی. بۆیە تا ئەو کاتێک کە سەرکوت، تا ئەو کاتی پێشێرکردنی ئازادی، تا ئەو کاتی سینۆریە سازکردن، تا ئەو کاتی مافی بەیان و چاپەمەنی و ڕێکخراوبوون بەڕسمی نەناسرێت، ئەم کەیسانە هەمویان بە زیندوی دەمێننەوە. 13 ساڵە سەردەشت عوسمان تیرۆر کراوە، کاوە گەرمیانی تیرۆر کراوە، چەند کەسی کە دوای ئەویش تیرۆر کراون، بەڵام ڕۆژ بە ڕۆژ مەسەلەی پرسی ئازادی دەبێتە مەسائلێکی میحوەری لە کۆمەڵگەی کوردستاندا. چەندە مەسەلەی نان و خزمەت گوزاریەکان ئێستا خواستی خەڵکی کوردستانە، بە هەمان ئەندازەش مەسەلەی ئازادی یەکێکە لە خواستە هەرە سەرەکیەکانی خەڵکی کوردستان. و من لاشم وایە تا ئەو کاتەی
کۆمەڵگەی کوردستان ئاوا دابەشی ئەم دوو چینە ئەم دوو بەرەیە بێت و تا ئەو کاتەی ستەم و چەوسانەوە بمێنێت تا ئەو کاتەی سەرکوت بمێنێت تا ئەو کاتەی سەرکوتی ئازادی بمێنێ سەردەش عوسمانەکان هەر ڕەمزی ئازادین ئەو وەختەش کە کۆمەڵگەی کوردستان بووە کۆمەلگایەکی ئازاد ئەو کاتەش پەیکەری ئازادی ئەو ئینسانە ئازادی خوازانە لە ناوەندی شارەکاندا بۆنەوەکانی داهاتوو دەبن بە نیشانە. عەبدوڵڵا مەحموود سپاس کەمایتەوە لەگەڵمان و توانیمان ئەم بابەتەش تاوتێ بکەین لە دوانی ئێوە وەرگین. سپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکانی ئەم شەی پێشنگ تیڤیدا. سپاس بۆ ئێوە جارێکیشکە لەگەڵ بینەرانی خۆشەویست. سپاس. ئازیزان هەر لێرەدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان. سپاس بۆ بەشداری چالاکانتان و سپاس بۆ هەموو ئەو دەستخۆشی و سڵاو و سپاس و چەپکە گوڵانەی کە بۆتان ناردوین. تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن.